بەرەمهێنەرانی تۆربینی هەوا دەڵێن کارەکانیان لەم دوێدا هەموو ساڵێک بەڕێژەیەک لەسەر سێ گەشەی کردووە، هەروەها فرۆشتنی تەکنۆلۆژیای ئەلێکتریک بە وزەی خۆر ئەویش برەوی زیاتر سندووە. حکوومەت و پیشەسازکاران دەڵێن ئەم جۆرە تەکنۆلۆژیایە نەک تەنها سوودی بۆ ژینگە هەیە بەڵکو بۆ ئابووریش. جۆرج گرەی کراوەشکاری زانستیە لە پاراستنی ژینگە دەڵێت هەتا دێ زیاتر بۆمان ئاشکرا دەبێت گرنگە چارەسەرەکان دیاری بکەین بۆ کێشەکانی ژینگە و تەکنۆلۆژیاش بەشێکە لەو چارەسەرکردنەوە. لە کۆری زانستی ساڵانەی ئاژانسی پاراستنی ژینگە 1400 لە کارداران و بەڕێوەبەرانی پیشەسازی و هەروەها زانایان لە واشنگتن کۆبوونەوە بۆ دۆزینەوەی تەکنۆلۆژیای داهێنەرەکانی ژینگە پارێز. جێری سانک مارس خاوەنی دامەزراوەکە دەڵێت ئەمە نمونەیەکی بچووکە بۆ پاکشکردنەوەی ئاو لە ناوچەکانی دەرەوەی شاردا. بۆ چوونەکە لە سیستمێکدایە کە زۆرتر کاریگەرتر بێت و ئاوی خاوێنتر بەرهەم بێنێت و کێشەی سیستمی ئاوەڕۆ لەناو بەرێت. سازگەکانی لەم جۆرە لە دوو شوێنی ئەمریکادا کار دەکەن و لە بری سەدان تانکی ئەمبارکردنی ئاوی پیس بەکار دەهێنرێن و تێیدا لە ڕێگەی پرۆسەی بایۆلۆژیەوە ئاوەکە لە مادەی کیمیاوی ژەهری ناوی پادەکرێتەوە. شانک مارس دەڵێت بەشی زۆری ئاوە پیسبووەکەی نێو تانکەکانی ئەمبارکردنی ئاوی پیس بوو دوای پاکردنەوەی دەگەنە چەم یان دەبنە ئاوی ژێرزەوی کە دەرئەنجام دەبنە سەرچاوەکانی ئاوی خواردنەوە. ئەم تاقیکردنەوەیەکی ئاڵۆزە تیایدا مادە ژەهراویەکانی نێو ئاوەکە بەدی دەکات و بە دوایاندا دەگەرێت و زانیاری بە کۆمپیوتەر دەدات. پێشتر ئەم پرۆسەیە پارەی زۆری تێدەچوو هەروە کاتیشی دەخایەن. لەم قۆناغەی ئێستادا مادەی فلۆریسنتم بە شوێنێکدا بڵاو کردوتەوە و مادەیەش ئەمۆنیای زۆر چڕی بڵاو کردوتەوە ئەو کاری کە هەموو ماسیەکانی کوشت و توانیم لایانی بەرپرس دەستنیشان بکەم ئەوەی دوایی کوژە. وزە و ئاو و هەروەها گەرمبوونی کەش و هەوای جیهانی بابەتی سەرەکی نێوان نمایشکاران بوون. بارانی دەستکرد ئەوەی بەسەر جادەکان لە چیمەنتۆی دروستکراوە دەبارێنێن بە بەبەستی کەمکردنەوەی ئەو گەرمیەیە کە لە ئەنجامی بە ملیۆنەها میل لە قیرتاوی جادەکان دروست دەبێت. ئایمی ڕۆی لێکۆڵەوەی پرۆژەکە دەڵێت مەبەستی سەرەکی بۆ لابردنی باراناوە لەسەر جادە و شوێنەکان و هەروەها بۆ نەهێشتنی کاریگەری باراناوە لەسەر سیستەمەکانی ژینگە. جا هەر بۆیە سیستەمی ژینگەی بە ئاوی باراناو پیس بوو لە ڕادەبەدەر زیاد ناکەی. جادەی چیمەنتۆی باراناو هەڵدەمژێ ئەمەش بەهۆی دانانی چەنچینێکی قوماش و چەوەیە. جادەی چیمەنتۆی تەخت کونکونی ئێستا لە هەندێک شوێنی ڕاگررتنی ئۆتۆمبیل بەکاردەهێنرێن لەبەر ئەوەی باراناوی سەڕووی جادەکە کەم دەکاتەوە چونکە هەوڵی دەمژێت. بەڕێوەبەرانی کارداری دەڵێن بازاری ئازاد ئەو شوێنەیە گەشەی تەکنۆلۆژی پاکشتنی ئاوی بدات. نیکۆلاس پارکر دەڵێت ئەم تەکنۆلۆژیە ساڵانە بە ڕێژەی 50 گەشە دەکات. کێشەکە بەرزبوونەوەی پلەی گەرمای زەمین نییە بەڵکو هێمای ئەو کێشەیە هێمای لاسەنگیە لە شێوازی پەیوەندیمان بە سروشتەوە. لەو باوەڕەدام EPA و ئاژانسەکانی تری پەیوەنددار دەبێت گۆڕانکاری لە کارەکانیاندا بکەن لە لێدانی خراپکارانەوە کە لە سەرەتاوە ئەرکی خۆیان بووە بۆ ڕێگەدان بە ڕوودانی ئەم شۆڕشە پیشەسازیە نوێیە دەبێت ئەوان ڕێگەدەر بن. نیکۆلاس پارکس دەڵێت زۆربەی سەرمایە پرۆژەکان ئێستا ڕوو لە پرۆژەکانی وزەی خاوێن دەکەن بەڵام دەڵێت هاوکات تەکنۆلۆژیەکانی سوود بە ژینگە بەخشی دیکەش ئەوانش لە پەرسەدەندان. خۆشەویستانم ئەوە راپۆرتێک بوو لە ڕادیۆی کوردی دەنگی ئەمریکا.